سڵاوی خۆتان لێبێ هاوڕێیان هاتینەوە ئیزعاستان کەین دیسان حەزان دەکەین ڕێزسڵامانەیە بۆ هەموو قوتابیانی خۆشەویست هیوادارین هەمووتان سەربەرز و سەرفراز و سەرکەوتوو بن قەلبتان ساغ بێ سەرفراز یان سەرفەراز سەرفراز سەرفراز ئینشاڵڵا کاژیار سبحان الله کاژیاری گوڵ وڵای کاژیار گوناح پێ بێ کاژیار ئەو کاژیاری گوڵە کاژیار زۆ بە خێراتی براکەم سلااو لێبێ عایشە مححمود ڕێزسڵامانەیە زۆ سلام بە خێراتی کاکەم لەلای سەرۆک سیڤەر کەرکوشی سڵاو لە تۆش سڵاو بە ڕێزان سوپاسان ناکەین بەست خوا ینی بە شتەکە بۆ ئیسفادە بێ و دوو ڕۆژمان لە پێش ماوە ڕێز و سڵاوم بۆتان هەیە بەستخوا پرسیاری دووبارە ئەوەندانە منێرن چکە بەڕاستی نەک لەبەر ئێمە لەبەر ئێوەی ئازیز پرسیارێکی زۆرمان بۆ دێ هەستەکەین ناتوانین وەکو پێویست خزمەتتانکەین بۆیە تکایە ینی تکایەکی برایە نەبێت بە بتوانین پرسیارەکانتان هەمووی جواب دەینەوە سوپاسی ئەو پێشوازیە گەرمەتانەکەین سوپاسی سەردانیکردنتانەکەین ئەلبەتە بڕیارماندا ئینشاڵڵا بۆ سبەینێ لایڤێکی تر بکەینەوە چونکە یەک ڕۆژمان لە پێشەمێنێ ئەوێژ ئینشاڵڵا لەسەر داوای زۆرێک لە هاوڕێیان حەزیان لێ لە ئینستاگرامە لایڤێک بکەینەوە ئینشاڵڵا هەمووتان بەشدارە بن لەوێژ لەگەڵمانە سوپاستانەکەین هەموو کات بەشدار بوونە لەگەڵ ئێمەیە ئەوانەی کێشیان هەیە تا ئێستا ئینستاگرامیان با بڵێن نەبووە یان فۆلۆیان نەکردووە هەر بە هەمان ناو ناونیشانە تەبعاً هەمووتان ڕەنگە بزانن هەر لە ناو کەناڵەکەشمانە هەیە ئەتوانن بیکەنەوە لە خزمەتتان نابین ئینشاڵڵا سبەینێ بە پشتیوانی خوای گەورە ڕۆژێکی دوور و درێژە بێ لە پێشمان کۆمەڵێک هاوڕێ و دۆست و ئەزیزی زۆر خۆشەویست لەماوەی ئەم هەفتەیە سەبر و تەحمولیان لەگەڵ ئێمەیە کرد و چاوەڕێ بوون کە ئێمە فۆرمیان بۆ پڕکەینەوە سبەینێ ئینشاڵڵا لە خزمەتیانە بین سوپاسی ئەو هەموو سڵاوە جوانەی ئەو هاوڕێ خۆشەویستانە ئەکەم یا ڕەبی خوای گەورە سەرکەوتوو سەربەرز و سەرفراستان کات طبعاً بەڕێزێک پرسی جیاوازێک هەیە لە نێوان شەهادە و ئیشکردنی شارستانی کۆلێژی تەکنیکی هەولێر و شارستانی زانکۆی سڵاحەدین نە جیاوازی لە نێوان شەهادەیە هەیە نە ئیشکردنی شەمان ئیش و کارە بەڵام وەکو جارەکانی دیکە ژووتومانە مەوزوعی تەکنیکی تەنها ئەوەیە ئیش و کارەکانیان زیاتر کرداریە عەمەلیە هەر ئەوەندانە کاکەمەتینی دۆڵەمەڕی هەر لە مێرگە سوورەوە هەتا ئێرە سڵاوت لێبێ سپاس کە ئەو ڕۆژە سەردانت کردین کاکە ژیارە پرسێت هیچ جیاوازێک هەیە لە نێوان زانکۆ و زانکۆی پۆلیتەکنیکی لە ڕووی شەهادە و هەلی کاریامەتەنە لە ڕووی خوێندنەوە جیاوازن تا ئێستا هەستمان نەکردووە و ئەوەی پرسیارمان کردووە هیچ جیاوازێک نە لە ڕووی شەهادە هەبووە بەڵام یەک شتێکی حەزەکەم بیزانن سیستمی پۆلیتەکنیک و بوونی زانکۆی تەکنیکی لە وڵاتی ئێمەیان نوێیە لەبەرەوە کۆمپانیاکان و ئەو بابەتانە تۆزێک چۆنەڵەی ئەویان هەیە بە عەرەبی تەحەفوزی پێڵێن واتە خۆیانە پارێزن لەوەی لە تەکنیکەکان نزیک بنەوە بەڵام بە ئەکیدی ینی هێواشەوە شتەکان خەریکە بگاتە ئەو ئاستەی کە جیاوازیەکی وای نییە ئینشاڵڵا کێشەی نابێت و هەر هەمان شەهادە و هەمان خوێندنە بەڵام زیاتر تەکنیکیە هەر ئەوەندانە کاکە ئاکار ئەپرسێت سەلام مامۆستا ئەمڕۆ هەموو ئەو ناوانەی کە نووسرابوون بۆ فۆرم بەریان کەوت لەبەر ئەوەی ئاخر ڕۆژ بوو بەڕێزم تا سەعات 7:30 ئێمە لە خزمەتی هەموو قوتابیان بووین تەنها یەک قوتابیەک لە لامان ماوە بەداخەوە ئەویش لەبەروی کارەبا بڕا ئەگەرنا لە خزمەتیا بووین ئەویشمان بەڕێ ئەکرد ئەگەر لە ببوورن دوو قوتابی مایەوە ئەویش کارەکانیان بە نیوەچڵی لەبەر بڕانی کارەبا و مشاغل مۆلیدە لەوێ نەما بوو هەرچەنە نازانم کاکە ئاکار ئەگەر لەوێ بووی خۆزگە خۆت بناساندایە و لە خزمەتتا بووینایە بەڵام بەڵێ هەمووی تقریبەن بەڕێمان کرد الحەمدوللیلا با بڵێن 1999 بەڕێ کرد ئەو سەتایەکەش کە ئەوانەیە کارەبایان بەسەرا بڕا
بەڵام لە خزمەتیان نابووین ئێمە لە ڕێگەی ئەنستەگرامی کەناڵەکەمانەوە لە خزمەتیان نابین و ئینشاءالله هەوڵە دەین یارمەتیان بدەین. کاکە موڕاد کۆچەر مامۆستا معادل 92 وێژەی دەچێتە کێفە بڵندترین بەش یاسا کێشکە. بەڕێزم مەوزوعی 92 معدل هەر لە قانون دێتەوە، قانونی عامیش دێتەوە، واتە بەشی یاسای گشتی دێتەوە یان هەر قانونی پێ ئەوترێ و سلێمانیش بەرزترینە 94 شتێکی وای هێناوەتەوە، هەولێر 84.5 ئەلبەتە ئەوەی سلێمانی گشتیە و هەولێر 84.5 ئەگەر هەڵنەبم دووەکەش هەر لەو نزیکانەیە. لە شاری کۆیە هەمانە، لە سۆران هەیە، بەشی قانون لە چەند شوێنێکە هەمانە. هەدیە پشتیوان مامۆسا کرێی خوێندنی پارالێل بۆ پەیمانگە پزیشکیەکان چەندە؟ بەڕێزم ئەوانەی بەیانیانن 2 ملیۆنە، ئەوانەی ئێوارانن 1.5 ملیۆن و حەزەکەم لێرەوە خەبەرێک خۆش بدەم، هەرچەندە کتابەکەم بە ڕەسمی بینیوە بەڵام بە ڕەسم لە بەردەستمان نەبوو ئەبوورن کە ئەڵێت 145ەکە ئیشەڵا بەردەوامە بێت، هیوادارین وابێت هەتاکو ئەو کاتەی کتابەکە بە ڕەسمی و بە وەرەقەی ڕەسمی ئەگاتە دەستی من پێتان ئەڵێمەوە ئیشەڵا. بزەبەوە کا خەسرۆش ئەڵێ دیارە لە گروپی زانکۆیە بەرپرسی بەشی ژمێریاری باوڵێن یان دارایی زانکۆمان وابزانام ئەڵێ لە واتسئاپە هاتووە، بە هەر واتسئاپەکەش بکەمەوە بۆ ئەوەی بۆتان بخوێنمەوە ئینشاءڵڵا. ئەڵێت فەرمانی وەزاری بە ژمارە 1639 لە 7/10/2021 لە پێناو بەرژەوەندی گشتی و بەپێ ئەو دەسەڵاتەی پێمان دراوە بڕیارماندا بە داشانی کرێی خوێندن لە سەرجەم قۆناغەکانی خوێندنی بەرایی و خوێندنی باڵا بۆ ساڵی خوێندنی 2021-2022 لە زانکۆ و کۆلێژی زانکۆیی و پەیمانگە تایبەتەکان بەم شێوەی خوارەوە. یەکەم داشکاندن ڕێژەی 110 بۆ ئەو زانکۆ تایبەتانەی کە لە دوایین پرۆسی ڕیزبەندی نیشتیمانی نور لە گروپی بین. داشکاندنی ڕێژەی 115 بۆ ئەو زانکۆ تایبەتانەی کە لە دوایین پرۆسەی ڕیزبەندی نیشتیمانی نور لە گروپی سین و 120 بۆ ئەو زانکۆ تایبەتانەی کە دوایین پرۆسی ڕیزبەندی نیشتیمانی نور لە گروپی دین. چوارەم داشکانی ڕێژەی 120 بۆ کۆلێژ زانکۆیی و پەیمانگە تایبەتەکان. ئەلبەتە ئەمەیان زیاتر بۆ پەیمانگە تایبەتەکانە، بۆ کۆلێژە تایبەتەکان واتە ئەهلیەکان، ئەمە بۆ حکومی نییە. بەڵام ئەوەی من بینیمەوە ئەو کتابەی لە لای منە لە گروپی زانکۆی خۆمانە بە ڕێزێک دایناوە کە بەو شێوازە نووسراوە لە پێناو بەرژەوەندی گشتی هەر بە هەمان تاریخە بەڵام بە 1638 واتە هەم دوو کتابە بە دوای یەکەوە هاتوون لە پێناو بەرژەوەندی گشتی و بەپێ ئەو دەسەڵاتانەی پێماندرا و بڕیارماندا بە داشکاندنی ڕێژەی 145 لە کرێی خوێندنی پارالێل و ئێواران گشت قۆناغەکانی خوێندنی بەرایی و خوێندنی باڵا لە سەرجەم زانکۆ حکومیەکان و دام و دەستگاکانی تری وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی بۆ ساڵی خوێندنی 2021-2022. دەی پیرۆستان بێ ئینشاڵڵا ئەوە وەڵامی ئەو پرسیارەش زۆر کەس ئەیکرد لێمان کە ئایا داشکاندن بەردەوامە بێ یان نا؟ نە، ئەوە بۆ تایبەتەکانە، ئەویان لە گروپی زانکۆی خۆمانە بەڵاو کراوەتەوە. واتە دوو کتابە بە 1638 بە هەردوو کتابەکە بۆ حکومی و بۆ ئەهلی ڕێژەکان بەو شێوازە بوو کە لە ئەهلی باسمان کرد و لە حکومیش 145ەکە ببورن بەردەوامە بێت. شارە زور دەستی خۆش بەشتێکی زۆر جوانی نووسیوە، لە ڕەحمەتی خواتان لێبێ بۆ ئەوەی کەسێکی تر سودمەند بێت و زەرمەند نەبێت پرسیاری دووبارە مەنێرن. دەست خۆش بەڕاستی وتەیەکی زۆر جوانە و مەمنونین. ئامانج
ئیسماعیل ئەڵێ مامۆستا گیانگەر من ئەو ساڵ وەربگیرێم داشکانی کرێ خوێندن بۆ خوێندن لە قۆناغەکانی داهاتوو هەر بە هەمان داشکان دەبێ یان دەگۆڕێت بەپێی هەر ساڵێک بەڕێزم بە قانون ئەو کەسێک کە یەکەم ساڵ داشکاندنی بۆ ئەکرێت بەردەوامە بێت تا کۆتایی بەڵام ڕێنمایی خۆتان نەزانن ساڵانە ئەگۆڕێت احتیمالەن بکەویتە ناو هەڵبژارنێکەوە وەزیری ئێستا نەمێنێ وەزیرێکی نوێ بێت ئەو کاتە بڕیار بگۆڕێت بۆیە بەپێی ڕێنمایەکان بەڵێ کە ئەم ساڵ بۆ دابین کرا و جێبەجێکرا هەتا کۆتایی خوێندنت بەردەوامە بێ بەڵام زۆر جا من ئەڵێم ئێرە کوردستانە دەبێت ئاگاداری ئەو حاڵەتە بین بەڕاستی زۆر جار ئەو گۆڕانکاریانە لە کاتی گۆڕانی کابینەی وزاریە ڕوو ئەدات و ڕەنگە هەندێک بێت شارەزورەڵە ئایا کۆلێژی پەروەردەی بنەڕەت کۆمەڵایەتی لە زانکۆی هەڵەبجە 72.5 وەری ئەگرێت ئێستاکانە با لە خزمەتتانە تەمەشایەکی بکەین بزانین ئایا لە شاری هەڵەبجە ئەو کۆنمرەیە وەری ئەگرێت زانکۆی هەڵەبجە پەروەردەی بنەڕەت تەمەشاکەین ئێستا ئینشاڵڵا بۆی دڵنیابینەوە لەوەی ئاخۆ پەروەردەی بنەڕەت زمانی ئینگلیزی پەروەردەی بنەڕەت کۆمەڵایەتی 75.6 بە زانکۆڵاین 69.171 بە پارالێل لەو بەشە وەرگیراوە طبعاً ئەلێرە دووبارە بە ڕێزاڵێت سلااوت لێبێت بێ زەحمەت بە بڕوای تۆ ئەندازیاری گەیاندن بە کۆنمرەی 92 وەری ئەگرێت ئەوەنەی فۆرم پڕ کردوتەوە خواستی زۆری لەسرە مەبەستت لە ئەندازیاری گەیاندنە لە شاری سلێمانی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەڕێزم من ئەوەنانەی ئاگادار بم و ئەوەندانەی فۆرمم پڕ کردوتەوە تەڵان کۆنمرەکەی پێش هەمووشت گشتێکی 94.9 ئیشاڵا لە دەوروبەری 90 وەرگرتووە بۆ ئەو بەڕێزانەی لە شاری سلێمانین لە بەرەوەی لە شاری سلێمانی نەبوومە زیاد لە 2 حاڵەت تا 3 حاڵەتم بینیوە ئەوەی لە هەولێرا بووە ئەندازیاری گەیاندنیان پڕ کردوتەوە بەو شێوازە بەرچاوە داوای لەسەر نەبوو چونکە وەکوتم ڕەنگە خەڵکی هەولێر نەتوانێت یان نەیەوێت لە هەولێرەوە بێتە سلێمانی بۆیە ئەو حاڵەتە لە لای ئێمە بەڕاستی کەم بووە شارە زۆر دووبارە ئەپرسی ئایا پەیمانگەی تەکنیکی هەڵەبجە 67.1 وەری ئەگرێت ئەگەر بچینە سەر پەیمانگەی تەکنیکی هەڵەبجە کۆنمرەی کەمترین کۆنمرەکە لە پەیمانگەی تەکنیکی هەڵەبجە وەرگیراوە بەشی ژمێریاریە 62 لە ببرن تقریبا 62 کات لە زانکۆڵاینەکەی با بڵێن چونکە وەکوتمان سلێمانی گشتیە تقریبا ئەتوانین بڵێن کارجێڕی کار و ژمێریاری احتیمالی هەیە و هەروەها بەشی پەرساری و شیکاریەکانی بەرزە بەڵام کارجێڕی کار و ژمێریاری بەڵێ شاڵا شمولێکات ئایا کۆلێژی پەروەردەی بنەوتمان 72 و ئەویشمان جوابدایەوە پەیمانگەمان جوابدایەوە باشی مامۆستا کاکە ببورن خات و زەهرا یوسف هەڵەیە باشی مامۆسای مەشەڵین سپاس بەخوای گەورە تۆزێک ماندوین و ڕەنگەکەبێک خەومان بێت بەڵام الحەمدولیلا زۆر باشین هێشتا بای ئەم دوو ڕۆژەش تاقەت ماوە ئینشاءڵڵا کۆمنتێ لە ناو ئەنامی لایڤەکە ئەتوانی لە پەیمانگە پزیشکیەکان بچێتی کۆلیژی ئاداب تکایەوە دیارە بەڕێزێک پرسیاری کردووە کە خەسرە لەو لاوە ئاوێ یارمەتیمان بدە لە بینی هەندێک لە پرسیارەکان چکە ئێمە لە کەناڵیش بەڵاومان کردوەوە کۆمنتمان لەوێشەوە بۆ دێت دیارەڵێ ئایا ئەتوانین لە پەیمانگە پزیشکیەکانەوە بچیتە کۆلێژی ئاداب بەڕێزم ئەگەر کۆنمرەت
شملی بکات و هیچ کێشێک نەبێت یادیە ئەوە کاتە دابەزاندن هەرچەندێک بڵێن بەشەکەت بەرزتر بێ نزمتر بێ ببورن بچی بۆ لە پەیمانگا و بچی بۆ کۆلێژ بەڵام هەر دابەزاندن حسابە چکە کۆنمرەی پەیمانگاکە بەرزتر لە کۆلێژەکە. ئایا بۆ ساڵی نوێ بەشی ئابووری ئەکرێتەوە لە سەی سادق؟ بەڕێزم تا ئێستاکانە نمبینیوە لە سەی سادقا بەشی ئابووری کرابێتەوە ئەوەنانی من زانکۆڵاینم پڕ کردبێتەوە ئەگەر لە زانکۆڵای نیشانە بێ کەواتە زەحمەتە تازە بکرێتەوە. گەر قوتابیەک ساڵی 2016 بۆ 2017 پۆلی دوانز تاوا کردبێت دەتوانێت بۆ ئەم ساڵ پارالێل پڕ بکاتەوە؟ وەڵاهی ئەوە ئەکەوێتە سەر سیستم بەڕاستی سیستم زۆر جار قبولێکە زۆر جار قبولی ناکە بەڵام حاڵاتە بۆ من ئەمڕۆ 2000 بۆ بزانم 13 بۆ 14 بوو لەلام بوو تەنها ئێوارانی پێپڕ کرایەوە نەیتوانی پارالێل پڕکاتەوە. سبەینی ئینشاڵڵا ئەگەر بکرێت لە ئەنستەگرامە کە لایڤەکەمانەکەینەوە ئەو پرسیارە دووبارە بکەوە چکە چەند فۆرمێکم لەلای قەرارە پڕی بکەم و ئینشاڵڵا دەرچووی هەمان ساڵن بۆ ئەوی بتوانین بزانین ئایا ئەکرێتەوە یان نا. کاکە ژیارە پرسێت چەند ڕۆژ دوای ناوهاتنەوە دەچینە زانکۆ بە دەستپێکردنی خوێندن تا ئێستا ڕێبەری زانکۆڵاین هاتووە بەڕێزم تا ئێستا ڕێبەری زانکۆڵاین نەهاتووە تام لە حزەیە ئەوە عادەتەن کە ناو گەڕایەوە 2 ڕۆژ تا 3 ڕۆژ بۆی اعترازە ئەوانەی اعترازیان ناتوان ڕاستەوخۆ پەیوەندی بۆ شوێنانەوە بکەن کە ناویان لی گەڕاوەتەوە. باشە بەڕێزم. یامور ئەپرسێ ئایا معدلی پۆلی 10 و 11 چۆن هەژمار دەکرێت؟ بەڕێزم ئێمە ڤیددیۆکمان لە ئینستاگرام داناوە هەروە ئەگەر هەڵە نەبم لە کەناڵیش دامان ناوە پۆلی 10 و 11 چۆن حساب بکرێت. 100 لێوەرەگیرێت بۆ هەر ساڵێک واتە 100 بۆ پۆلی 10 100 بۆ پۆلی 11 180 لە پۆلی 12 وەرەگیرێت. ئەو ئەمەلیە باوڵێن ئەو کردارە بیرکاریە کە جێبەجێکەیت چەند کۆنمرەیەکت بۆ دەرچێەوە 3 دانەیە کۆیانەکەیتەوە کۆنمرە تازەکەت بۆ دەرچێت کە بە ئەژمارکردنی پۆلی 10 و 11. فایرگەرمینگە پرسێ شارستانی باشتریان سیستمی زانیاری لەم ڕۆژگارەیە سیستمی زانیاری باشتر تەڵان طبعاً سیستمی زانیاری لەم ڕۆژگارەیە باشترە لەبەرەوەی تۆ ئەتوانین لە ماڵی خۆتاوەکو ئەندازیارێکی سیستمی زانیاری کاری خۆت بکەیت شوکارەکان ڕای بکەیت و جێبەجێ بکەیت. شارستانی لەم ڕۆژگارەیە و ئەم سەردەمە ئێستا کەمێک ئیشوکاری کەمە بەڵام سیستمی زانیاری ئەتوانێت بە چۆنەڵی بەدڵی خۆت یان بەپێی توانا و هەوڵدانی خۆت با بڵێن ئیشوکار بۆ خۆت بدۆزیتەوە و کاری لەسەر بکەیت. زەهرا یوسوفە پرسێ مامۆستا علوم کیمیا باشە یان یاسا؟ وەڵاهی لەم ڕۆژگارەیە هەروشیان هەروەکو یەکەن بەڕاستی. علوم کیمیا مەجای ئیشکردنی باشی هەیە ئێستا لەم کاتەیە لە چاو یاسا دەبێت ئیشی حڕ بکەیت بە دوایە بڕۆیت ئیشوکارەکان بۆ خۆت بدۆزیتەوە مشتری بۆ خۆت پیاکەی لە ئیشی عقاراتە لە ئیشی کەیساتە ئەوانە بەڵام لە علوم کیمیا لە مختبەرات لە شەریکاتی نەوت لە شەریکاتی دروستکردنی پاکەرە و هەندێک وردەکاری مەجای ئیشی ڕەنگە زیاتر بێت. ساینازیز سلااو مامۆستا بەڕێز زۆر ماندوو دەبی لەگەڵ ئێمە خوا باداشت بداتەوە زۆر سپاس لەگەڵ ئێوەش ئینشاڵڵا کە بەردەوام پشتیوانی ئێمە سوپاسدانەکەین. پرسیارەکەم ئەو بوو چەند ڕۆژ لە دوای داخستنی زانکۆڵای ناوەکان دەگەڕێتەوە. بەڕێزم ئەوەی ئێمە گوێمان لێ بوو پێمان وتراوە ئەڵێن تا 20 دەواتە نزیکەی 10 ڕۆژ بۆ 11 ڕۆژ دوای هاتنەوەی ناوەکان ئەوە ئەگەر ماوەی زانکۆڵاین درێژ نەکرێتەوە چونکە ساڵانە ئەو احتیمالەشمان هەیە لەبەرەوەی سەرنزیکی هەڵبژاردنە زۆر قوتابی هەبوو پێی خۆش بووە دووبارە تەقدیم بکاتەوە پێویستی بە کۆد هەبووە مەدرسەکان نەبوونە احتیمالێک هەیە ینی ماوەکەی درێژێتەوە بەڵام باوە نەبێتە شتێک ئێمە پشتی لێ بکەینەوە کاربارەکانی خۆمان بەجددی بکەین ئینشاڵڵا و مەسەلەی گەڕانەوەی ناوی شۆکوتم نزیکەی 10 ڕۆژ 11 ڕۆژێک واتە کۆتا ڕۆژ دەبێت 20 دەبێت بەپێی ئەوەی بە ئێمە وتراوە و ئاگادارین. ڕامان
ڕامان ئەپرسێت 73 بەشی کوردی وەری دەگرێت لە شەقڵاوە 73 وەری دەگرێت لە چ بەشێک ئەلبەتە پەروەردەی شەقڵاوەمان هەیە ئێمە لە زانکۆی سڵاحەدین پەروەردەی شەقڵاوە بەڕێزم زمانی کوردی 7.9 وەرگرتووە زمانی عەرەبی 71.057 وەرگرتووە بەڵێ زمانی کوردی ئینشاڵڵا نزیکە لەوێگەر 73 بێت ئەو 71 وەرگرتووە 7.9 وەرگرتووە تقریباً 71 وەرگرتووە کێشی ناوی ئینشاڵڵا کوردی و عەرەبی لا دەبرێت بۆ پزیشکیەکان و ئەندازیارەکان و زانستەکان بەڵام لە کاتی پڕکردنی فۆرمی زانکۆڵاییدا بۆ من سیستمی کریدیت حساب دەکرێت بۆ بەشە ئەندازیارەکان ئێستا تێمگەێنە ئەمە چییە وەچی بکەم کاکە ژیار بۆ ئەم ساڵ کوردی و عەرەبی ئەگەر متابعەتان کردبێ لە کاتی پڕکردنەوەی فۆرما بۆ بەشە زانستەکان دوولات ئەداتێ لایەکیان نووسراوە کۆنەمرەت بۆ تەنها بۆ بەشە پزیشکیەکان بۆ کۆلێژە پزیشکیەکان لە لایەکی تر نووسراوە جگە لە کۆلێژە پزیشکیەکان ئەلبەتە ئیمساڵ کوردی و عەرەبی بەس بۆ کۆلێژە پزیشکیەکان تەرکەکرێ و ڕێگەشان پێدراوە بە تەنیا عەرەبی یان کوردی یا هەردووک بەیەکەوە کامیان باشتر بێت تەرک بکرێت مەسەلەی کریدیت ئەمە دوو شتە تێکەڵاو بۆ لە بەڕێزت کریدیت تەنها بۆ بەشە پزیشکیەکان ناکرێت بە مەعهەدیشەوە بەڵام تەرکردنی کوردی و عەرەبی بۆ ئەم ساڵ تەنها کۆلێژەکان یەگرتەوە و ینی من زۆر فۆرمم پڕ کردەوە بۆ بەشە پزیشکەکانیش نەیەگرتەوە واتەمە بەسم مەعهەدە ئەو بەشە پزیشکیان لە مەعهەدن کوردی و عەرەبی بۆ تەرک ناکرا بەڵام کریدیت نەیەگرتەوە ینی تۆزە تێکەڵاویان لە قوتابیان دروست کردووە ئاگاداری ئەو حاڵەتە بە ئامانج ئیسماعیل ئەڵێ سڵاو لە ئێمە مامۆستاجیان سەرکەوتوو بن ئێمەش سپاس دەکەین کاکە ئامانج سەرکەوتوو بن ئینشاڵڵا شارە زور ئایا کۆلێژی پەروەردەی بنەڕەت کۆمەڵایەتی لە زانکۆی هەڵەبجە باشترە یان پەیمانگەی تەکنیکی هەڵەبجە کارجێڕی کار باشترە بەڕێزم پەروەردەی بنەڕەت کۆلێژە بەڵام بە حکمیەوەی لەم ڕۆیە تەعینات نییە ڕەنگە کەسانێک هەبن وەکو مامۆستا ئامادە نەبن بمێننەوە بەبێ ئیش و کار ناچنە ئەوێ لە هەمان کاتە کارجێڕی کاریش بۆ خۆی ئەوەنە خەریجی زۆر بووە و ئیشوکار کەمە زیاتر خزمایەتی و دۆستایەتی و ناسیاری دەورە بینێ لە ئیشەکانە بۆیە ینی ئەتوانم بڵێم تا ڕادەیە کارجێڕی کار باشترە لەم کاتەیە لەو لەبەرەوەی مەجالەکەی تۆزە فراوانترە تۆ لە هەموو شوێنەکە ئەتوانی ئیش بکەیت هەرچەندە من گەر خەریجی کارجێڕی کاریش نەبم ڕەنگە بتوانم ئیش بکەم واتە سەرپەرشتی کۆمپانیایەک ئیدارەی کۆمپانیایەک یان لە ئۆفیسێکە ئیدارە بکەم یان لە شوێنێکە بەڵام ئیتر ئەوە با بڵێن لەم ڕۆژگارەوەی لاتۆ ئیشوکارەکان زۆر زۆر کەم بۆتەوە بەعام زیاتر پزیشکەکان ئەتوانم بڵێم ئیسفادەی لێکرێت هێلین عەلیە پرسێت چەند ڕۆژ دوای زانکۆڵاین بەشەکان دێنەوە و ئەگەری هەیە درێژ بکرێتەوە ماوەی کارابوونی زانکۆڵاین وەکو پێشتر باسم کرد هێلین خان بەڵێ احتیمالی درێژبوونەوەی ماوەکەی هەیە لەبەر ئەو کارانی کە باسمان کرد و هەروەها تقریبەن وەکوتمان دە ڕۆژێک ڕەنگە دوای زانکۆڵاین ئینشاڵڵا بەپێ ئەوەی بە ئێمە وتراوە و ئەوەی ئاگادارین ئەوەی پرسیارمان کردووە ئێمە کاکە ژیار عێرفان ئەڵێ گوڵ ئێوەن بەڕێزم بەڕاستی سوپاسدانەکەین من جارێ دیکە ئێڵێمەوە زۆر خۆشحاڵم لە ماوەی 3 مانگە ئەو هەموو گوڵە جوانم ناسیوە ئەو هەموو بەڕێزەم ناسیوە ئەو هەموو قوتابی خۆشەویستە لە دەوری ئێمە کۆبوونەتەوە بەڕاستی جێگەی شانازین کە بۆ مستەقبەلی خۆتان پرسیار لە ئێماکەن بە دوای زانست و زانیاریە ئەگەڕێن ئەلبەتە من بۆ خۆم زۆر ئەو کەسانم خۆشەوێ کە بەردەوام لە هەوڵی ئەوەیان خۆیان پێبگەێنن زانیاری پێ بکەن ئیشەکان بۆ خۆیان بە دەستی خۆیان جێبەجێ بکەن سوپاسدانەکەم بەڕاستی گوڵی سوور ئەڵێ مامۆستان 90.7 بۆ چ بەشێک باشە لە هەولێر بەڕێزم 90.7 ئەتوانم بڵێم لە
بایۆلۆژی گشتی، چارەسەری سروشتی لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر، فیزیای پزیشکی، آیتی با بڵێن لە کۆلێژی زانست، زانستەکانی کۆمپیوتەر، دەرمانسازی، ینی ئەو بەشانە زۆر زۆر باشن بۆی لێوەی نزیکن. ئەگەر ئەدەبیش بێت قانون و زمان زیاتر ئەوانەیە بەشە کارجێڕێکانە. فایرگەیمینگ ئەڵێ سێ دەرەجە کە دەدرێت بە قوتابانی پۆلی 12 گەڕ ڕوونی بکەیتەوە. نەخێر سێ دەرەجە نادرێت بە تەڵەبا ئەو ساڵانە پێشوو ئەو بوو. ئێستا ئۆپشنی پۆلی 11 هەیە، ئۆپشنی تەرکردنی عەرەبی و کوردی هەیە، لەبەرەوە نەخێر ئەو دەرەجەیە نادرێت. ژێرەفان دڵن دڵ لە دوولاوە لایک و کۆمنت دەکەم. یا ڕەبی سەرکەوتوبی کاکە ژێر. وەڵا ئەزانم ئەو ئایکۆنەی کە لە هەردوو لایەکەت ئەیبینین، ینی بەڕاستی دەستان خۆش بێ، سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. نازەنین ئیبراهیمیە پرسێ ئەو برادەرە دیسان خەوت. وەڵا هەر بەجددی خەوی لێکەوتووە جەماعەت. ئەم جاریان بەڕاستیە حەزەکەم هەر لە لایڤەکەیە بیبینن. طبعا بەجددی خەوی لێکەوتەوە لەبەرەی ئەمڕۆ زۆر ماندوو بووە. ئەوەتانی بیبینن. طبعا ئەمڕۆ بۆ یەکەم جار لە بەیانی ساعت 8:30 لەگەڵ منا خەریکی زانکۆڵاین بووە تا گەیشتۆتە ساعت 7:30 ئارە و کارەبامان لەسەر کوژاوەتەوە. سبحان الله نازەنین خانەتەوت بینیوێتی کە خەوی لێکەوتووە. ئەوە ئاگاشی لێ نییە کاتێک کە بەخەبەر دێ و لایڤە بینێتەوە، با بڵێن ڤیدیۆی لایڤەکەمانە بینێتەوە، ئەو کاتە تێگا مۆزوعی هەیە. محەممەد ماپ ئەپرسێ سڵاو بەشی ئێواران بۆ نەماوە کۆلێژی تەکنەلۆجی. بەڕێزم هەر بەشێکی زانستی هەبێت، وەکو پزیشکەکان، وەکو ئەندازیاریەکان، وەکو ژمێریاری، هەر بەشێک زانستی بێت کۆلێژی نابێت ئێواران بکرێتەوە. وەکو تراوە علەساس لەبەر ئەوەیە کە با بڵێن ئاستی زانستی زانکۆکە نابێدا بەزێت لەبەر ئەوەیە. سەیوان عەبدولقەهارە پرسێت مامۆستا من 93 هەیە، چارەسەری سروشتی یان بایۆلۆجی پزیشکی یان علوم بایۆلۆجی یان علوم کیمیا باشترە بۆ کچان؟ بەڕێزم ئەو بەشانەی کە باس کرد هەر هەمووی باشن، بە تایبەت بایۆلۆجی پزیشکی و چارەسەری سروشتی دوو بەشی زۆر باشن. علوم کیمیا خراپ نییە و هەروەها ئەوەی دیکەش چارەسەری سروشتی و بایۆلۆجی پزیشکی یان علوم بایۆلۆجیەکە لەو شارانەی کە بایۆلۆجی پزیشکی لێ نییە خراپ نییە، لەبەرەوەی شتی دیکەمان نییە، بەڵام لەو لە شاری هەولێرە کە بایۆلۆجی پزیشکی هەیە ئەو باشترە. من دەچم بۆ تۆبعام کوردی و عەرەبی ترک کەم لە ئێستاوە باشترە یان نا؟ بەڕێزم ئەوە سیستم بۆتی ترکەکە ئەگەر بێت و جەنابەت چۆنەڵی کە توپ هەڵەبژێری ڕاستەوخۆ بۆ ترکەکە ئەگەر باش بێت، واتە ئەگەر بە تەرکردنی کوردی یان عەرەبی یا هەرچیان بەیەکەوە تەرک بکرێت و کۆنمرەت بەرزکاتەوە بۆت حسابەکات. ئەگەر دایبەزێنێ ئەوە بە شێوشی ئۆتۆماتیکی خۆی حسابی ناکاو بەزێ دێڵێت. The Lord دەپرسێت و من 74م هەیە و 54م هەیە لە ئینگلیزی، باشە بە ئێواران پەروەردە یان پەروەردەی بنەڕەت وەرم دەگرێت و ئەگەر وەرگیرام دەتوانم لە دەرەوەی وڵات بۆ ماستەر بخوێنم بۆ نمونە کەنەدا ئەو وڵاتەی ئاواتی هەمومانە بچین ماستەری تایە بخوێنین. بەڕێزم لەبەرەوەی خۆی بنەڕەت لە زانکۆی سەلاحەددین کەمترین کۆنمرە ئێوارانێتی کە 68.9 و 75.2 بە پاراڵێل وەرگرتووە، کە بەڕێزت 74 هەیە دەرەجەی ئینگلیزیت زۆر کەمە، بە ئەکیدیدایە بەزێنێ ئەگەر هەڵی بژێریت لە کاتی هەڵبژاردنیشا پێتەڵێت، چونکە 20 دەرەجە لەسەر ئینگلیزی وەرەگرێت
و ئەوەی دیکەش لەسەر کوردی و عەرەبیە. ئەگەر دەرەجەی کوردی و عەرەبیشت خراپێ ئەوە بە ئەکیدی دڵنیا بە لەوەی کە دەرەجەکە دابەزێنێ و احتیمالی وەرگرتن کەمە بێتەوە. بەڵام بەڵێ بەڕێزم ئەگەر وەرگیرایت و ئێرە تەواو کرد لە هەر وڵاتێک کە ڕێگە پێدراوە بێت ئەتوانی بچیت ماستەری خۆت بخوێنی و کێشت بە دروست نابێت. محسین حەسەن ئیبراهیم کۆمەڵێک دڵی ناردووە، ئێوە دڵی ئێمەن سوپاسانەکەین. مامۆستا 90.8 زانستی بۆ چ بەشێک باشە لە هەولێر؟ بەڕێزم وەکوتمان بایۆلۆجی پزیشکیە، بایۆلۆجی گشتی ببورن، ئەوە چارەسەری سروشتی، فیزیای پزیشکی، هەروەها هەردوو بەشەکەی کۆمپیوتەر لە زانکۆی ئیسلاحەدین کۆلێژی زانست ئەوانەش شتی باشن. 73 وێژەی چ بەشێک وەری دەگرێت؟ بەڕێزمەوە لە ئیدارە اقتصاد و بەخوارەوە لە پەروەردەکانی بنەڕەت لە هەندێک بەشی زیاتر پارالێلی کۆلێژەکان وەرەگرێت، ئەو بۆ مەعهەدەکان باشترە ئەگەر بتوێت بە بەلاش واتە بەبێ پارە بخوێنی. مراد کۆچەرە لە 92 مامۆستا دەبێتە مەحامی هەکە 86 ژیبیت وەک ئێکە. بەڵێ ئەرە وەڵا بەڕێزم ئەگەر کۆنمرەکەت بۆ نمونە کەمترین کۆنمرەی وەرگیرا و 85 بێ بۆ نمونە، کەسێک بە 95 بڕاو کەسێک بە 85 بڕاو هەمان حسابی لەگەڵ ئاکرێت، چونکە ئەوەی تر قسمە و لە مەسافەیەکە بۆ نمونە 50 تەڵەبە وەرەگرێت خۆ 50 تەڵەبەیە هەمووی معدلیان 92 نییە. کەمترین کۆنمرە یعنی چی؟ یعنی کە ئەو قسمە بەرزترین نمرەی هەیە کەمترین کۆنمرەی هەیە، کەمترین کۆنمرەکەی حسابەکرێواتە لەوە کەمتر وەرناگرێت. بۆیە بەو شێوازە دەرەچێت. سامان جعفەر دەستان خۆش بێت و لەشساغ بن، بەڕاستی کارەکانتان زۆر باشە، زۆر سوودمان بینیوە. ئمە لە خزمەتی ئەوەیان کاکە سامانجیان، لە خزمەتی هەموو بەڕێزانین کە لەم کەناڵەیە دڵسۆزانە لەگەڵ ئێمەیە کارەکەن. دەستان خۆش بێت، سوپاسدانەکەین. هۆنیا ڕەسوڵ دوای ڕاگەاندنی ئەنجامی زانکۆڵین چۆن دەتوانین ئەنجامەکەی هەڵبۆ شێرینەوە بۆ ئەوەی بڕۆین بۆ پەیمانگەیان زانکۆیەکی ئەهلی؟ بەڕێزم ئەو کاتێک کە ناوت دێتەوە ئەتوانین سەردانی وەزارەت بکەیت، ئاگاداریان بکەیتەوە لەوەی بەڕێزت ئەچیتە ئەو پەیمانگە یان ئەو زانکۆ ئەهلیە، ئەو کۆلێژە ئەهلیە و ئەتەوێت لە وێنانە درێژە بە خوێندن بدەی. بەڕێزم کاکە ژیارە پرسێ دوای زانکۆش ئینشاڵڵا لەگەڵتان دەبم. ئێمە لە خزمەتان کاکە ژیار، خۆشحاڵە بین هەمووتان لەگەڵمان نابن لە بەرنامەکانی داهاتوومانە هاوکار و یارمەتی دەرمان بن بۆ ئەوەی بتوانین خزمەتێکی زیاتر ئەلبەتە لە بەرنامەی زۆر گەورەمان دامەزراندووە بۆ ئەوەی لە ماوەی ساڵی داهاتووە کە بە داوای لێبرنەوە درەنگ بە خزمەتی ئێوە گەیشتین، بەڵام بۆ قوتابیان و نەوەی دوا ڕۆژ ئینشاڵڵا هەوڵەدەین ئیشێک بکەین. هەموو کۆلێژەکان، هەموو پەیمانگەکان، هەموو بەشەکان بە ئەوەی بەڕێز بناسیێنین لە زاری سەرۆک بەشەکانیان، لە زاری مامۆستاکانیان، لە زاری ئەو قوتابیانی لەوێ وەرگیراون، لە زاری ئەو کەسانەی کە لەوێ دەرچوون، چۆنەڵەی شوێنی خوێندنیان، جێگە و مەکانیان، مختبەراتەکانیان ئەوانەی کە هەیەە ئەو بەشانێکی مختبەراتیان هەیە، هەوڵە دەین بە پێی توانە ئەگەر خوایار بێ و زانکۆکان یارمەتی دەرمان بن لە بەرنامەمان هەیە بە شێوازێکی زۆر پخود بە ڤیددیۆی تێر و تەسەل ئینشاڵڵا لە خزمەتتان نابین و هەموو بەش و کۆلێژێک بە ناونیشانی شوێنەکە و ئەو کەمترین کۆنمرانێک کە وەریگرتووە ساڵانە و چۆن بوو چۆن نەبووە. سلام علیکم کاکە یوسفە فەرمی ئێمە شەڵین علیکم السلام وەرەحمەت الله وبەرەکاتوه. فایر گەیمینگە ئەڵێت من فۆرم و ماپڕ کردوەوە، یەکەم پرۆگرام سازی، دووەم شارستانی، سێم پۆلیتەکنیکی شارستانی، پۆلیتەکنیکی سیستمی زانیاری، چۆنە هی من 93.2 دەرەجەمە. دەسە خۆش بێ، ئیشێکی زۆر زۆر باشت کردووە، بە دڵنیایەوە ڕێزبەندێکە شتێکی جوانە، قەلب ساغ بێ یا ڕەبی. یامرە پرسێ دەرەجەم 92 کام بەش هەڵبژێرم؟ باشە بەڕێزم 92 لە بایۆلۆجی پزیشکیەوە وەرە خوارەوە، بایۆلۆجی پزیشکی، چارەسەری سروشتی، بایۆلۆجی گشتی. ئەگەر هەندەسەکان حەزت پێ بێ بەندا و سەرچاوەکانی ئەو وابزانم میکانیک و میگاترۆنیک لەو نزیکانەیە
ئەگەر بینە خوارەوە بە علوم و بە زانکۆ پۆلیتەکنیکەکانە خراپ نییە، ئەتوانین وەکوتم چارەسەری سروشتی هەڵبژێرین، ئەو بەشانە بەشی خراپ نابن. نیان ئەڵێت من تەنیا 20 بەشم لە فۆرمم نووسیوە، سێندم کرد، هیچ کێشەیەک دروست ئەبێ چونکە 50 بەشم نەنووسیوە، تەنیا 20م نووسیوە. بەڕێزان، من ئێمڕۆ ئەو پرسیارم زۆر لێکرا لە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیک. ئەلبەتە ساڵانی ڕابردوو نەمانەتوانی هەتا ئەگەر بدویستە کەمتر لە 50 بنێریت ناڕۆی، نیشانەیەشی دانا کە ناتوانانی بەکاری بێنیت. بەڵام ئێستا لە بەرەوەی سیستم خۆی ڕێگەی پێت داوە، هیچ کێشەیەک دروست ناکات. گەر ئەو 20 بەشەی هەڵت بژاردووە لە نزیکی کۆنمرەکەتە بە چەند دەرەجەیەک بەرزتر و چەند دەرەجەیەک نزمتر و هاوشانی دەرەجەکەی خۆت وە دڵخوازی خۆتە، هیچ پێویست بە دوودڵی ناکات. یعنی تۆ ئەگەر بە شێوازی ورد هەڵت بژاردبێ چەند دەرەجێ بەرزتر و چەند دەرەجێ خوارتر و لە وەسەتیشە ئەوانەی لە خۆتەوە نزیکن بە پۆینتات بەرزتر یان نزمترن، کێشە دروست ناکە. بەڵام عادەتەن ئێمە هەموو کات ئەڵێن بۆ دڵنیایی خۆت زۆرترین بەش هەڵبژێرە، یا ئەوەتانە ئەگەر زانیت بە ئەو وەرناگیرە و توانای داراییت باش بوو، پارالیلیان ئێوارانیش پڕ بکەرەوە، هەر لەو بەشانەی کە خۆت حەزت پێ. بۆ نمونە 15 بەش هەڵبژێرە، 15 بکە پارالێل، 15ش بکە ئێواران، ئەو بوو بە 45 بەش، کەواتە تۆ زۆرترین چانست هەیە بۆ وەرگرتن. مەبەست ئێمە ئەوەیە زۆرترین بەش هەڵبژێرن، با هەمووی بەیانیان بێت بەبێ پارە بێ قەیچیەکە، بەڵام بە ڕیزبەندی چەند دەرەجێک لە خۆت بەرزتر، ژمارێکی زۆر هاوشانی دەرەجەی خۆت، چەند دەرەجەیەکیش لە خۆت نزمتر. بۆ نزمتر بنووسین، ئەگەر دەرەجە زۆر بەرزەوە بوو ئێمە بێبەش نەبین، بۆ بەرزتر لە خۆمان بنووسین. ئەگەر دەرەجە دابەزی ئەو کاتە بگەین بۆ شوێنانە و لە شوێنەکانی کە هەڵمان بژاردووە باشتر بێت کە ئەمانەوێت. کاکە موحسینی کامیرەمانمان ئەڵێت هەفتەیەک لە دەستان ئیسراحەت دەکەم، چەند خۆشە. ئەلبەتە کاک موحسین زۆر ماندوو بوو لەگەڵمانە بە ئیدیتکردنەوە، ئەم هەفتەیە لە خزمەتتانین بە لایف، ئیدیتی ناوێ، کارێکی ئەو تۆی ناوێت لە ڕووی هونەریەوە، بۆیە زۆر دڵخۆشە چکە ئەم هەفتەیە بەڕاستی ئیسراحەتی کردووە. بەڵام دڵنیا بن تۆڵەی لێکەینەوە، نایڵین ئەوها بە ئیسراحەت بیخوات. لێرەوە پێڵێن سڵامان بۆ تێ کاکە موحسین، ماندوو نەبی، بەڵام خۆت حازرکە بۆ ئەو جەنگەی بۆ ماوەی 1 ساڵێک ڕایەگەێنین، ئینشاءڵڵا لە خزمەتی هەموو قوتابیان نابین، بە شێوازێک بتوانین هەوڵی ئەوە بدەین بەشەکان بە تەواوەتی بە هەمولایەک بناسیێنین. ئەنسار محەممەد سڵاو، باشە بۆچی بەشی پەیمانگای لە هەولێر نەماوە ئایتی تەکنۆلۆژیای زانیاری؟ بەڕێزم، ئەلبەتە بەشێکمان هەیە لە کۆلێژی تەکنۆلۆجی هەولێر، بەشی ICT واتە Information and Communication تەکنیک شتێ وایە ئەگەر هەڵە نەبم، IT و گەیاندن تێکەڵاو کراوە لەوێ، کراوە بە یەک کۆلێژ، پێ ئەوترێ کورتکراوەکەی بە زمانی ئینگلیزی ئەڵە ICT. لەبەر ئەوەیە نەماوە و ئێمە لە زانکۆشە سیستمی زانیاریمان هەیە، بۆیە ئەو چانسەیان زیاتر داوە بە پەیمانگاکانی دەرەوەی شاری هەولێر، وەکو پەیمانگەی تەکنیکی شەقڵاوە، بوو بن کۆلێژی تەکنیکی شەقڵاوە، پەیمانگەی تەکنیکی کۆیە، پەیمانگەی تەکنیکی خەبات، سۆران، بۆ ئەوەی بەشەکە زیاتر لە وێرانەوە برەی پێ بدرێ، هەروە چۆمان بۆ زیاتر برەوی پێ بدرێ و ئیشوکاری لەسەر بکرێت. گوڵی سوور دیارە پرسیارەکەی پەشیمان بۆتەوە. فایر گەیمینگ ئەڵێ بەشی شارستانی بازکە بە کورتی و بە پوختی لە ڕووی ئیش، لە ڕووی دەرس، لە ڕووی هەموو شتێ. شارستانی واتە بنیادنان. ئەلبەتە ئێمە هەمومان بینیمانە کاتێک بینایەکان دروست دەکرێت مهندس سەرپەرشتیەکات، ئەوە بریتیە لە شارستانی، واتە دروستکردنی شارستانیەت. مەسەلەی دەرس بەڕاستی اختصاصی من نییە، نازانم چی ئەخوێنن، بەڵام ئەزانم لەبارەی چۆنێتی جێبەجێکردنی پرۆژەکان، ئایا چەند چەمەند تۆ، چەند مەواد، چەند شیش، چەند ئەو بابەتانە بەکاردێت،
چۆنێتی جێبەجێکردنی خەریتەکان ئەو بابەتانەیە هەرچەندە وەکوتم من زۆر ناتوانم معلوماتی زیاتر بدەم چکە اختصاصی من نییە بەڕاستی وە لە ڕووی ئیش و کارێکشەوە ئەوە سەرپەرچی پرۆژەکانەکە بۆ منە ڕێگاوبان بێ بۆ نمونە هەرچەندە زیاترەوە مهندسی ڕێگاوبان سەرپەرشتێکە بەڵام ڕەسیف و جوانکاری و ڕووناچی و ئەو بابەتانە لەگەڵ ئەندازیاری کارەبایی و ئەندازیاری شارستانی و ڕێگاوبان هەر هەمویان بەیەکەوە ئیشەکانەکەن. زولەیخا فەرهەنگ ئەڵێ ئەرێما موسابەشی بێهۆشکاری پارالێلی هەیە ئەگەر هەیە بە چەندە؟ بەڕێزم بەشی بێهۆشکاری پارالێلی هەیە ئەگەر وەکو شاری هەولێر وەکو شیکاری نەخۆشی هەولێر بێت 3 ملیۆن دینارە ئەگەر ئینشاءڵڵا ئەوە لە خوا بەزیادە کە بڕیارەکەش بوو بە ڕەسمی و وەکو لە سەرەتا خوێنمانەوە کە 145ەکە بەردەوامە بێ ئینشاءڵڵا ئەو کاتە ئەبێت بە 1,650,000 دینار. فایر گەیمینگ ئەڵێ دەستخۆش ئێمە شەڵێن زۆر سپاس دەستی ئێوەش خۆش بێ. کاکە ژیارەڵێ لەو هەندە قشتن ئێمە شەڵێن جوانی ئێوە خۆشەویستی ئێوە قشتی کردوین حەزەکەین بە شێوازێک دەرکەوین کە بتوانین خزمەتتانکەین و خۆشەویستیمان بۆ ئێوە وای کردووە ئەوها دەربکەین لەبەر چاوتانە قشت بین. قشتۆکە خۆشە قشتۆکە. ئیبراهیم بارزانە لە سڵاو 93.43 پەرستاری وەری دەگرێ هەولێر. بەڕێزم پەرستاری هەولێر لە بینی 94 ئەگەر هەڵە نەبم بەڵام بۆ دڵنیایی بە ئەویش تاکید بکەینەوە چکە بەڕاستی حەزەکەم دقیقی پرسیارەکانتان جواب بدەمەوە ئینشاءڵڵا. پەرستاری هەولێر 94.333 وەرگرتووە. ئەگەر دەرەجەدا بەزێ ئینشاءڵڵا شوم لێ کات ئەگەر نا بەداخەوە داوای لێبورد نەکەین بەڵام ئینشاءڵڵا هەموو کات وێدمان وایە کە دەرەجەدا بەزێتە خوارەوە. سەیوان عەبدولقەهار ئەڵێت کەمێک باسی بەشی سایکۆلۆژی بکەن بێ زەحمەت. سایکۆلۆژی یان مێدیکال سایکۆلۆژی کە ئەگەر هەڵە نەبم لە زانکۆی کۆیە هەیە واتە دەروونناسی. سایکۆلۆژی دەروونناسیە. مێدیکال سایکۆلۆژی واتە دەروونناسی پزیشکی با ئەگەر تەرجەمەیەکی حرفیش بێ ببورن بەڵام مانا و مەبەستەکەیان ئەوەیە لە ڕووی دەرونیەوە ئیشکردن لەسەر کەسەکان ئەو کەسانەی حاڵەتی دەرونیان تەواو نییە ئەو کەسانەی لە کەمپەکانان زۆر ئەو کەسانە کاریان لەگەڵا ئەکرێت بۆ ئەوەی لایەنی ڕۆحی دەرونی دوورکەوتنەوە ئاوارەی کۆمەڵەشی تەسیریان لێ نەکات یان ئەو کەسانەی بە حاڵاتی تایبەت لە نەخۆشخانە دەرونیەکانە ئەمێننەوە ئیشکار لەگەڵ ئەوە لەسەر ئەوانەکات بۆ ئەوەی بتوانێت چارەسەریان بکات و لایەنی ڕۆحی و دەرونیان ئارام بکاتەوە. شۆخانەڵێ ئایا علم بایۆلۆجی هەردوو بەشی بایۆلۆجی پزیشکی و گشتی لە خۆ دەگرێت یان بەشی جیاوازن؟ نابەڕێزم پێشتر تەنها علومی بایۆلۆجی گشتیمان هەبوو ئێستا بووە بە دوو بەشەوە گشتیمان هەیە و پزیشکیمان هەیە واتە دوو بەشی جیاوازن. کاکە ڕامان وەڵاممان دایتەوە وتمان لە شەقڵاوە ئەو کۆنمرەیە ئیشەڵا نزیکە لە بەڕێستەوە بەڵام دیارە جۆر لە وەڵامی پرسیارەکەی ئێمە نەبووە. پەروەردەی شەقڵاوە زمانی کوردی ئەوە کووتمان 7.9 وەرگرتووە بەڵامی تر دیارە بەڕێزت وەڵامەکەی ئێمە جوێلێنە بۆ بە داوای لێبوردنەوە ئینشاءڵڵا وەرە گیرێ و کێشە نابێ بەڕێزم. هەڵوێست ئومێد ئەڵێ سڵاو بەڕێزم سڵاو لە جەنابەت من فۆرمەکەم پڕ کردەوە و ناردیشم بەڵام کاتێک سێر قوتابخانە دەکەم شوێنەکەی بەتاڵە کەچی کە پڕم کردەوە مەکتەبەکەی خۆم دیاری کرد. ئایا ترسی هەیە؟ نەخێر کێشە نییە بەڕێزم. ئەلبەتە هەموو زانیاریەکانی قوتابی لە لای وەزارەتی خوێندنی باڵایە هەیە لە پەروەردەوە هاتووە بۆی بەڵام بۆ دڵنیابوونەوە کۆدەکە هەموو شتێکە هەموو زانیارێکت لەوێ هەیە بەڵام باشترە پڕ بکرێتەوە زانیارەکان بنێردرێ بەڵام وەکو کێشە دروستکاویان ئەوە بابەتێک نییە بەڕێزم چکە تۆ ناوی قوتابخانە نانووسیت ئەسڵەن لە پڕکردنەوەی فۆرما پێویست ناکە ناوی قوتابخانە بنووسیت.
مامۆستا فیزیای پزیشکی تا چ ڕادەیەک باشە دەتوانن دوای دەرچوون سربەخۆ کاری خۆی بکات. بەڕێزم هەموو ئیشێک پێویستی بەوەی سەرەتا لەگەڵ کەسێکە ئیشکەی ساڵێک ساڵ نییە 2 ساڵ تا بە تەواوی شارەزای ئیش و ئەزیزە و شێوازی ئیشکردن و پەیداکردنی مشتری با بڵین بە کورتەکەی بۆ خۆت پێویست بۆی لە شوێنێکە کار بکەیت تا دەستەوە ڕادێ و دڵنیابی لە پاشەوە بەڵێ هیچ کێشەیەکت نیە ئینشاءڵڵا دەتوانین بۆ خۆت جێگە دابنێت و ڕێگە پێدراوی. مەتین دۆڵەمەڕیاڵە دکتۆر گیان دواتر ئەگەر مەجال هەبوو فۆرمی من بنێرە تەواوە جوانترین ڕێزبەندیت لەو منداناوە بەڕاستیش کارێکی زۆر باشەکەن ئینشاءڵڵا خوای گەورە پاداشتان بداتەوە. داوەتێک قەردارتم وەڵڵا کاکە مەتین گیان هەروەکو لە سنتەرە لە سەرۆکاتی زانکۆیە بڵێنم بە بەڕێزت دابوو ئینشاءڵڵا لە مەجالێکە سەردانی مێرگە سووری خۆشەویستەکەین و لەوانەیە هەر سەردانی پەیمانگاکە بکەین و بۆ تەسویر و ئەو بابەتانە حتمما سەردانی جەنابیش دەکەین و داوەتەکەش پێەکەین و بە پشتیوان بەخوای گەورە ئینشاءڵڵا فۆرمەکەشێ بۆ ئەنێرین بەسەرسەر و بەسەرچاو. نارین خان سڵاوت لێبێ لە دوهۆکەوە ئەمە کارێکی باش نەبوو بەخوا هەستەکەم شەحنمان دابەزیوە. کاک خەسرۆ خوا بە خەبەر نایەت ئەوە خراپە زۆر ببورن یەک دقەیەک هەوڵە دەم شاحینەکە ڕەبت بکەم بۆی کارەبامان لێ نەکوژێتەوە ئەوزام هەر لێرە داینەوە زۆر باشە. ببورن خۆشەویستان داوای لەبوردنەکەم گەیشتینە لای نارین خان لە دهۆکی دەلالەوە سوپاسەکەین کە بەڕاستی ئاویش ماندووە و بەردەوام لەگەڵمانە بەشدارە بە پرسیارەکانی بە ڕوونکردنەوەکانی دەستی خۆش بێ. تکایە ئەم ساڵێ بێت کوردی ترکە واتە ئەتوانی تەرکیکەی ساڵی داهاتوت ئەگەر مەبەستە ئێمە نازانین هەموو کاتوتمان ڕێنمایەکان گۆڕانکاری بەسەرادێ ببینین ئێمە لە کاتی ڤیددیۆکانمانە باسی ئەومانە کرد کە تەرکردنی کوردی و عەرەبی هەردووچی بۆ بەشە پزیشکیەکان و هەروەها ئەندازیاری و زانست دەکرێت بەڵام ئەمساڵ بینیمان وا دەرنەچوو لەبەرەوە بۆ ئەمساڵ ئەو هایە نازانین بەڕاستی ساڵی داهاتوو چۆنە بێت. تابین جەمال ئەڵێت تاقیگەی پزیشکی باشترە یان پەرستاری تکایە جواب. بەڕێزم من هەموو کاتەوە وتووە لە بینی پەرستاری و شیکاریە بەگشتی زانستی تاقیگەی پزیشکی بێت چ شیکاری بێت چ لە ئاستی پەیمانگا بێت لە ئاستی کۆلێژا بێت هاوشانی یەکە ڕۆن واتە هەندێک جار یان لە هەندێک شوێن پەرستاری باشترە لە هەندێک شوێن شیکاری باشترە لەبەرەوە ئێمە ناتوانین 100% جیای بکەینەوە بڵێن کامیان باشترە و هەروە هەموو جارێکی شەڵێم ئەگەر من ئێستا مەدحی شیکاری بکەم ئەڵێن ئەوە خۆی تەڵەبی شیکاریە بۆیە مەدحێکە لەبەرەوە ناتوانین بەڕاستی یەکلایی بکەینەوە. علم بایۆلۆژی دەتوانێت چ کارێک لە تاقیگەیە بکە دەتوانێت نەخۆشخانەکان دەوام بکە ساڵانی پێشتر بەڵێ ئەی کرد بەڵام ئێستا لەوەتای بایۆلۆژی پزیشکی هاتووە هێواش ئەو خەتەرە ئەکەوێتە سەر ئەوان کە ئەو کاریان لێ بسەندرێتەوە دواتە لە داهاتوە ناتوانن ئەو شتە بکەن. کاکە ژیار پێتەڵێن زۆر سپاس دەستت خۆش بێ. سیدات ئەیوب ئەڵێ داخلی زانکۆڵاییم بووم بەس نەم ناردێت دەتوان بیکەمە تەحسین معدل ئەگەر نەت ناردبێ بۆ وەزارەت واتە فۆرمەکەت نەناردبێت تۆ فۆرمێک لە ماڵی خۆتا پڕەکەیتەوە ئەگەر تەسلیمی دائیرەکەی نەکەی هیچ کاریگەریشی نییە کەواتە بەڵێ زۆر ئاساییە و ئینشاءڵڵا توانین تەحسین معدل بکەیت بە بێکێشە بە پشتیوانی خوای گەورە. محەممەد ماپس ئەپرسێ بەشی کارەبا لە کۆلێژی تەکنەلۆجی بۆ نەماوە. بەڕێزم نوێکاریەک کراوە لە ناو تەکنەلۆجیە بەڕاستی چەند بەشێکی بووە بە کۆلێژ بڕوانامەی دیبلۆم و بە کالیۆرۆسەدات حەزەکەم لێرەوە ڕوونکردنەوەیکش بدەمە هەموو بەڕێزان کە ئێستا گوێیان لێمانە ئەو بەشانەی کە نووسراوە بڕوانامەی دیبلۆم و بە کالیۆرۆس دەدات
بەهڵەلی تێمەگەن یەکێکی ئەدا بە قوتابی باسمان کردووە پێشووتر کە ئەڵێن 16 لە نمرەی پەیمانگا 2 ساڵە 140 لە پۆلی دوانزە هەردووچیان کۆکرێنەوە لەسەر 100 کۆنمرەیەکت بۆ دەرەکرێ ئەو کۆنمرەیە ڕیزبەندیەک دروستەکان لە نێوان قوتابیەکانە تا ئاستی نیوە هەرچەنێ بێ عەدەدەکە واتە ژمارەی قوتابیان هەرچەنێ بێت نیوەیە 100 بێت 50 80 بێت 40 70 بێت 35 ئەوانە لە ڕیزبەندی لە یەک هەتاک و ناوەندی با بڵێن ڕیزبەندێکە ئەوە 2 ساڵی کە بەردەوامە بن و بەبێ ئەوەی شەهادەی دیبلۆم وەرگرن مەعهەد وەربگرن ئەوە تەواوێکن و ئەیکەن بە بەکالۆرۆس ئەو نیوەی تر کە لە نیوە و بە خوارەوەن واتە بەرەو خوارەوە هاتوون ئەوانە جیاوازیەکەیان ئەوەیە بە شەهادەی مەعهەد بەڕێکرێن بۆ ماڵەوە کەواتە ئەوە زۆر بەڕێز پرسیاری کردووە 2 شەهادە درێن نەخێر 2 شەهادە نییە و 1 شەهادەیە مامۆستا پەیمانگەی دەرمانسازی باشترە یاخۆت بایۆلۆجی گشتی لەم ڕۆژگارەوە داهاتوو بە قەناعەتی من دەرمانسازی باشترە ئیشەکەی فراوانترە و مەجای ئیشکردنی زیاترە ئیبراهیم بارزان ئەڵێ سڵاو بایۆلۆجی پزیشکی چۆنە بەشێکی زۆر باشە و لە مستەقبەلی شاتوانین لە مختبەراتە بۆ خۆت ئیش بکەیت کاکە سامان دووبارە ئەڵە دەستان خۆش بێ خدای گەورە بەرەکەت بخاتە تەمەنتان انشاءالله لەگەڵ تەمەنی ئێوەش کاکە سامان لەگەڵ تەمەنی ئەو هەموو گۆڵا جوانەی کە ئێستا لە خەتن لەگەڵ ئێمەیە سوپاسانەکەین کە چۆنەڵی لەگەڵ ئێمەیە ماندوون و بەردەوام چاوەڕێی لایڤەکانی ئێماکەن پرسیارەکانتان بۆ ئێمانێرن بڕوا من متمانەتان بە ئێمە هەیە هیوادارین ئینشاءالله خۆی گەورە ئەو متمانە و ئەو زانستە بە هەموو لایەک ببەخشێت لە پاشەوە هەدیە پشتیوانە پرسێت مامۆستا ئەگەر زانیاریت لەسەر بێت ئەکرێت باسی سیستمی زانکۆڵایم بکەیت کە چۆن بەشەکان وەردەگرێت پرسیارێکی زۆر جوانە لە کاتێکی زۆر گونجاوە بەڕاستی هەدیە خان دەست خۆش بێ ئەو پرسیارت کرد ئەلبەتە زۆر کەس ئەڵێ من ڕیزبەندێکەم واداناوە بەرزتر ئەترسێم ئەوانەی دیکە تەئسیر بکات یان لە پێش منەوە خەڵکانێک سەرەتا نووسیانە زوو ئەوان وەرەگرێت بەڕێزان سیستمی زانکۆڵاین بە شێوازێکە کە ئەو ڕیزبەندی تۆ کردوتە لە 1 هەتا 50 لە 1 هەتا 20 دەدانێ هەر چەندێکە تەماشای یەکەم هەڵبژاردنتەکە کە یەکەم هەڵبژاردنی بینی چ بەشێکە کۆنمرەکەت لەگەڵ ئەو بەشەیە بەراوردێکەکە ئەگەر کۆنمرەی تۆ لەگەڵ ئەو بەشە گونجا دایانێت چۆن ئەو سیستمە پێی وتراوە بۆ نمونە کۆلێژی شیکاری نەخۆشیەکان لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر 50 کەس وەرەگرێ باشە دایمەن لە کۆنمرە بەرزەکانەوە دێتە خوارەوە پزیشکی تەواو کردووە دانسازی دەرمانسازی پێ هاتووە تا ئەگاتە ئەو دەرەجەیە کە شیکاری وەرەگرێت باشە ئەو بەپی ئەو کۆنمرەیە کە ئەو بەشانەیان نووسی و 50 کورسیەکە پڕاکات ڕایەگرێت بۆ نمونە 49مین نەفەر لە 94 ڕاوەستاوە باشە ئەمە مانای ئەوە نییە تۆ هەر 94ت هەبێ ئیتر وەرناگیری لەوەیە سیستم بە شێوازێک ورد بخۆت ئەبێ چۆنەڵیت 93.9 هەبێت بۆی لێوێ وەرنەگیری باشە واتە کە کورسەکان پڕ بۆەوە سیستمەکە بۆ شێوازەیە یەکەم دانە تەمەشاکە و بەراوردێکە لەگەڵ دەرەجەکەت گونجا باشە نەگونجا ئەچێتە ئۆپشنی دووەم هەڵبژاردننی دووەم هەڵبژاردننی سێەم چوارەم لەکوێ کۆنمرەکەت گونجا لەگەڵ ئەو بەشەی داوات کردووە ئەوە وەرەگیرێت و کێشێکش بۆ دروست نابێت بۆیە ئەوە نەخۆتان قەلق مەکەن یا ئەوەتانی من شتێکم هەیە زۆر جاڵێن بە کۆلێژە نمرە بەرزەکان بنووسین بۆ پڕکردنەوە نە هەموو کات دوتومانە 5 دەرەجە 6 دەرەجە لە سەروی خۆتەوە بە پێچەوانەشەوە بۆ خوار خۆتیشەوە حساب بکە با بگاتە 10 دەرەجە زیاتر بەرز نەبێتەوە
من 75 هەیە 80 هەیە چ پێویستەکات بایۆلۆژی پزیشکی بنووسم 13 دەرەجەی لەگەڵ منە بین بێت بۆیە ئەنی حەزەکەم هەندێک وردەکاری هەیە ئاگاتان لێبێ بەڕێستان بە وردی لە مەساری زانکۆڵاینا ئاگادار بن شانە حەبیب ئەڵێ مامۆسایجیان قستی خوێندنی فیزیە پزیشکی چەندە وەکو دکتۆر کار دەکات یان نە دکتۆر نییە ناسناوی دکتۆر نییە بەکالیۆرۆس لە زانستی لە کۆلێژی زانست وەرەگرێ بە ناونشانی فیزیای پزیشکی باشە بەڕێزم بەکالیۆرۆسە و پزیشکیش نییە و وەکو دکتۆریش کار ناکات کرێی خوێندنیشی دڵنیانی بەڵام لە دەوروبەری 3 ملیۆن دینارایە هاوژین کورد ئەڵێ سڵاو دەرەجەی هەفتا چ بەشێک دەگەڕێتەوە بەڕێزم بە پێی هەڵبژاردنەکانی جەنابتە زیاتر پەیمانگەکان هەندێک لە بەشەکانی کۆلێژەکان بە پارالێل یان ئێواران ئەو کۆنمرەیە وەرەگرێ بەڕێزم کاکە ئەحمەد ئەپرسێت کا نمرەی 80 بۆ 90 دادەبەزێ بەڕاستی بەڕێزم ناتوانین بڵین دابەزێت من بۆ خۆم ئەوەی فۆرمم پڕ کردێتەوە ئەو دەرەجانە هەیە ینی لە ئاستێکایە تا ڕادەیەک زۆرە لەبەر ئەوە ناتوانین بڵین دابەزیان بەرزە بێتەوە ئەوەی کە من بیست ماڵیان کورسی پارالێل زیاد دەکرێت احتیمال هەیە ئەگە کورسی پارالێل زیاد بکرێت و کورسی خوێندن زیاد بکرێت ئەو بە ئەکیدی دابەزی ئینشاڵڵا و هەر ئومێدی دابەزینی شەکەین قەت باسی ئەوە ناکەن کە ئینشاڵڵا بەرز ببێتەوە چونکە قوتابێکی زۆر بۆی ئیسفادە لە بابەتەکان بکات شانە هەپرسێت فیزیای پزیشکی باشترە یان تەحلیلات جیهان وەڵاهی عادەتەن تەحلیلات باشترە بەڵام لە زانکۆی جیهان باشترە یان نا ئەوە بەڕاستی من معلوماتم لەسەر ئەوێ نییە شێوازی خوێندنەکەیان ئەوەی من زانی بێتم لێ بایۆلۆژی هەیە نەمزانی وەشیکاری هەبێت لە زانکۆی جیهان مامۆستا پەیمانگەی دەرمانسازی باشترە یا خۆت بایۆلۆجی گشتی ئەو وەڵامە وەرگیرا کەوتمان دەرمانسازی باشترە لەم کاتەیە مامۆستا کۆلێژی پەروەردەی بنەڕەت ماتماتیک باشترە یان پەیمانگەی پەرستاری ئەلبەتە ماتماتیک زۆر باشە بەڵام بۆ ئەم ڕۆژگارە کێشەمان هەیە لەگەڵە بەڕاستی لەگەڵ هەموو ژیانمانە تێکەڵا بەڵام لە هیچ شوێنەکە بەکاری نایێنین ئەو دوای ئەوەش بابەتەکانی زۆر قورسن قوتابی زۆر ماندووەکات بە 2 ساڵی پەرستاری و کەوتنە سەر ئیشێک ڕەنگە باشتر بێت لە ماتماتیک بەڵێ شارە دووپارە هەمان پرسیاری کردوتەوە ئەنسار ئەپرسێت بۆچی بەشی پەیمانگەی تەکنۆلۆژیا لە هەولێر نەما و ئایتی وەڵامیماندایەوە کاکە ئەنسار دووبارە ئەپرسێتەوە خوێندن ئەڵێت وایە ئەڵێن ئەگەر تەحسین معدل بکەی کەمتر بهێنی ئەبێ ئیلا بە پارالێل بیستە زانکۆ وەڵاهی برام شتیوام نەبیستەوە نەمزانیەوە بە تەحسین معدل بەڵام 2 ساڵ تێپەڕێ بەڵە تەنها پارالێلە واتە ببێتە 3 ساڵ مامۆستا ئەتەوێت تەنازل لە ئەتوانین تەنازل لە بایۆمێدیکال بکەین بایۆمێدیکال ئەندازیاری بایۆمێدیکال لە دهۆک پارالێ لە زەحمەت تەنازل لەوانەیە تر تۆ تەنازل بەشە گۆڕی احتیمالی هەیە بەڵام گواستنەوە لە هیچ شوێنێک دیکە نییە دووبارە خوێندن ئەو پرسیارەی کردوتەوە کە ئایا ئەکرێت کاکە ئەنسار دووبارە پرسیاری کردوتەوە وەڵامماندایە و کاکە ئەنسار گیان کە دێنە بۆچی داخراوە هەرێم هەڵۆ ئەڵێ من دەرەجەکەم 63 ئەتوانم بچمە مەعهەدی ئایتی لە شەقڵاوە لە کۆیە بە پارالێل و ئێواران احتیمالی هەیە و دەرەجێ وەربژیرێ بەڕێزم سەلام بێ زەحمەت 97.289 ئەگەری هەیە سەیدەلیەوەری بگرێ ئینشاڵڵا ئەگەر هەیە سەیدەلیەوەری بگرێ و ببێ کێشە بە پشتیوانی خوای گەورە
شارە زور ئایا قوتابی وێژەی ئەتوانێت بڕات بۆ کۆلێژی تەکنیکی هەڵەبجە بەشی ژمێریاری نەخێر بەڕێزم ناتوانێت. بایۆلۆژی پزیشکی یان چارەسەری سروشتی هەرچیان بەشی باشن ناکرێت بڵێن ئەویان لەویان باشترە. کاتەکەمان تەواو بەڵام هەتا دەرێنەر خەیلێکەوە تو حەزەکەم 5 دقەی دیکە لە خزمەتتانە بەهەنە پرسیاری دیکە جواب بدەمەوە. بایۆلۆژی پزیشکی فایرگەیمینگ ئەڵێ پۆلی 12 ئەم ساڵ کوردی و عەرەبی ترک کەم لە ئێستاوەیان ئەوانیش بخێنم بۆ توبعا. وەڵا بەڕێزم ئەگەر ئەم ساڵ قوتابی پۆلی 12 بیخوێنە بە هەموو جدیەتێک بە هەموو توانات بیخوێنە بۆ هەموو دەرسەکان وا حیساب بکە هەموو دەرەجات لەسەر ئەوەنە بە جدی بچکە لەولا کردیت دەگەر لێدات ینی هەتا ئەگەرەوەش بێت تو دەرەجەت کەم بێت لە بەشەکانی کە کردیت تایە ئەو بەشانی ڕەبتە بە عەرەبی و کوردیەوە زەرت پێگەێنێ لەبەرەوە تکایە ینی ئەو بیرۆکەی لە مەشکتان دەرکەن تکایە قوتابیان ئەو دەرسە ناخوێنمیان ئەوە تەرکەکەمیاوە نەخێر قەت شتی وامەکەن هەموو دەرسەکان وا حسابکەن کە مەسیری ژیانتان لەسەرێتی بەڕاستی. مامۆستا ئەندازیاری ڕێگاوبان چۆنە وڵاشتیشی زۆر باشە بەڵام من زاری دیکەشەوەڵەمە لەبەر نەبوونی پرۆژەکان کێشەکان ئێستا ئەوەیلێتەوە ناوانە بەشی زۆر باشن ئەندازیاریەکان. کاکە ئەنەس گیان وەڵامی بەڕستماندایەوە تکایە ینی لە کۆتایی ئەوەکەیان بە کاتمان نەڕوا بە بەشک متوانین وەڵام بدینەوە لە نیا ئەڵێ مامۆستا ئەگەر لە بەشێک ناوت هاتەوە نەتویست بسیتە ئەو بەشە دواتر دابازاندن بکەی لەسەر کاو دەرەجە دابازاندن دەکەی ئەوەی وەرگیراویان دەرەجەی خۆت. بەڕێزم ئەو کۆنمرەی کە هەتا بۆت حسابەکرێت بۆ ئەو بەشەی کە داوایەکەی بۆ نمونە بەڕێزت لە ئەندازیاریەک وەرگیراوی با کۆنمرەی 95 ئەتەوێ بچتە مایکرۆبایۆلۆجی یان پەرستاری یان شیکاریە هەر بەشێشی تر ئەو کاتە تۆ کە داوای ئەو بەشاکەیت سەری بەشە داواکراوەکەتەکەن معدەلی چەندە و معدەلی تۆ چەندە ئەگەر وەریگرت هیچ کێشەیەک نابێ ئۆتوانی خۆت نەقڵکەی. ئالا پرسێت سەلام کاک سرود ئەگەر پەیمانگە ئەهلیەکان پڕکەوە دەبێت سەردانی پەیمانگە بکەیت بەڵێ بێگومان ئەبێ بچی لێ فۆرم وەربگری پڕی بکەیتەوە لە ئیتر بزانە لە قوتابخانەکەتە لە پەروەردەیە لە هەر شوێنەکە ختمی لێ بدرێ و بکرێتە شتێکی ڕسمی و وەرەقەیەکی باوەڕ پێکراو ئەمجا تەسلیمی پەیمانگەکەی بکەیتەوە. هێ من بەکرە پرسێ مامۆستا ئەگەر بڕۆمە مەحەلی دەرمانسازی ئەهلی کە تەواوم کرد حەز بکەم بڕۆمە کۆلێژەکەی بە ئەهلی ئەتوانم دەرەجەم 80.28 بەڕێزمەکەوێتە سەر ئەو کۆلێژەی کە تەقدیمی بۆکەی ئاخۆ ئەو دەرەجەیە وەرەگرێ لەوێ یاننا ئەگەر وەریگرێ هیچ کێشەیەک نییە و کێشت بە دروست نابێ بەڕێزم بەڵێ ئەتوانی و ئیشاڵڵا سەرکەوتوە بیت و ئەتوانی کۆلێژی دەرمانسازیش تەواوکەی. ئایا پەیمانگەی تەکنیکی هەڵەبجە 60.1 وەرئەیگیرێ لە کارجێڕی کار هەڵەبجە ئەوە بزانم وەڵامی ئەو پرسیارەماندایەوە بەڵام جارێکی تریش لە خزمەتی ئەو بە ڕێزەیە کارجێڕی کار 64.7 وەرگرتەوە ئیشەڵڵا وەرەگیرێتی و کێشەت نابێت. کاکە موحسین ئەڵێ حازرم بۆ ئەوەی ئیشاڵڵا شەڕەکە دەست پێ بکەین ئێمەش ئەڵێن دەستت خۆش بێت بە ڕێزی برای گەورەی ئێمەی سپاس دەکەین. شارە زورمام سەجێنداوی لێبردن ئەەکەم پرسیار نا ئاساییە بە قوربان ئینسانە دیاریە مەسەلەی دووبارەکردنەوە جارێک و دوان کێشە نییە احتیمالە نەگەیشت بێتە وەڵام پێت خۆش بێ بگەیتە وەڵام زۆر ئاساییە بەڵام کێشەمان لەگەڵ 10 و 12 و 15 20 جارایە ئەگەر 2 و 3 کێشە نییە بەڕێزم. بایۆلۆژی پزیشکیان چارەسەری سروشتی وەڵامماندایەوە کاکە ئیبراهیم لانە هەندرێن ئەڵێ مامۆستا من لە لای تۆ فۆرمم پڕ کردەوە بە 50 نا ئاساییە دەڵێن وام جێڕا ئەگەر 50 بەش نەبێت وەرنەگیرایە ئەگەر 50 بەش نەبێت لا نەخام سەرکەوتوبی ئیشاڵڵا بمبورە وەڵا نازانم چکێ بەڕاستیمە زۆر سەرقاڵین ڕەنگە نەمانتوانی بێ وەکو پێویست خزمەتت بکەین لەوەیە بەڵام کێشە نییە وەکو پێشتریش باسم کرد لە وەڵامی پرسیارێکە نەخێرە و بابەتانە کێشە نییە
مادا و سیستم ڕێگەت پێدا هیچ کێشەیەکت بۆ دروست نابێ بەڕێزم. کاکەی برێم وەڵامماندایەوە مامۆستا ئایا یاسا یان ئەندازیاری باشترە؟ وەڵا بێگومان ئەندازیاری باشترە. کاکە ئیبراهیم وەڵاممانداوەتەوە The Successful Guy ئەڵێ مامۆستا تۆتت بۆ فیزیای پزیشکی دەتوانانی کوردی و عەرەبی ترک بکەیت. بەڵێ وەڵا من وتومە و داوای لێبور نەکەم چونکە بەڕاستی هەموو کات ئەوەشم وتووە من کە ڕێنمایەکان هەموو لە حەزێک لە گۆڕانکاریایە هەموو کات وتومە زانکۆڵین ئاکتیڤ بێت ڕێنمایەکان ورترە زانین. ئەگەر من بوومە بە سەبەبی هەڵەیەک داوای لێبور نەکەم بە پێ ڕێنمایەکانی ساڵی 2020-2021 بەڵێ ترکەکرێ. بەڵام کە ئەم ساڵ زانکۆڵین ئاکتیڤ بووە ئەبینین بۆ کۆلێژە پزیشکەکان بەتەنیایە و تا حدێکەیش پزیشکیە بەڵام بزەڵت ینی من بۆ خۆشم سرم سوڕما کە بۆ هەموو بەشە پزیشکەکانی دیکە تەنیا فیزیای پزیشکی تەرک ناکرێت ئاین سەیرم پێات بەڕاستی بۆیە داوای لێبور نەکەم ئەگەر کێشەیەکم لەسەر ئەو بابەتە دروستکرابێت گردن مەنازاکەن. بایۆلۆجی پزیشکی چۆنە؟ بەشێکی زۆر باشە. کاکە ئیبراهیم پرسیارەکانت گەیشت. بەڵێ بزەبت وایە تەرک ناکرێت من داوای لێبور نەکەم جارێ دیکە وەکوتم بە پێ ڕێنمایەکان تەرکەکرا بەڵام ئێستاکانە تەرک ناکرێت. تکایە بەشی یاسا هەر یاسا باشترە یان بەشەکانی تری یاسا؟ وابزانم دوو بەشی ترن. بەڵێ زانستە سیاسەکان و پەیوەندی نێودەوڵەتیەکان هەیە کە مامۆسای زۆر ئازیز و خۆشەویستمان مامۆستا سەرسام ئیشاڵڵا دکتۆرای هەیە لە چکە بەڕاستی مناقەشەکەی ماوە بەڵامی تر دکتۆرە و دکتۆراکەشی لە پەیوەندی نێودەوڵەتیەکانە بەشێکی زۆریش باشە بەڵامی تر بە کەسەکە ئەگۆڕێ ئایا لە ئاستێکا و لە چێ بوارێکە هەوڵەدا و ئەیەوێت زانیاریەکانی بەکاربێنێت. ئایشا مەحموودە پرسێت مامۆستا پرسیارم نییە بەس حەزم لێ چاو لە لایڤەکە بکەم. سوپاس بۆ هەموو شتێک و سوودم لە ڤیددیۆکانت بینیوە. دوای زانکۆڵینش هەر لایڤ بکەنەوە پلیز. ئینشاڵڵا هەوڵە دێن هەر بۆ بەردەوامبوونی ئەم هاوڕێتیە و ئەم بابەتانە یان پرسیاری دیکە ئەگەر ئازیزانمان هەیان بێت سەبارەت بە زانکۆکان سەبارەت بە شێوازی نووسینی راپۆرت و شێوازی دەرس خوێندن و دەوامکردن و یان شارەزایەکانی تریشەڵا بە پێیتوانە و بە پێ تااقەتی خۆمان بەپێ ئەو زانیارێکەمەی کە هەمانە هەوڵە دەین ئینشەڵا خزمەتتانکەین هەر هیچ نەبێت لە مانجی جارێ دوو مانگ جارێک لایڤێک لەگەڵ ئێوەی خۆشەویستاکەینەوە بۆ نوێکردنەوەی هاوڕێتی و دڵسۆزیمان بۆتان ئینشاڵڵا لە خزمەتتان نابین. هانا ئەڵێت کە باشترین و بەرزترین بەشەکانی تەکنۆلۆجی چەندی ئەوێ؟ وەڵاهی تەکنۆلۆجی لەبەرەی قسمەکانی ئەمساڵ هەمووی گۆڕانکاری بەسەرا هاتووە تەوەقع ئەکەم لە دەوروبەری 75 بۆ 80 لەو بینانەی بوێت. ڕێیانخان ئەڵێت چۆن بتوانین بزانین فۆرمی زانکۆڵینمان بە سەرکەوتی ناردۆ ینی تەواو دڵنیابین کە فۆرمەکەمان ڕۆیشتووە؟ بەڕێزم کە فۆرمە نێریت باشترین نیشانە کە ڕۆیشتووە لە کۆتاییە نووسێت چاپکردن واتە ئامادەیە و نێردراوە هەمووشتی کۆتایی هاتووە. باشە بەڕێزم بۆیە بە وێنە نا بەڵام هەوڵدەن لە نووسنگەیەشی سنساخە فۆتۆکۆپیا ئەوە تەبعکان یان هەر لە لاپتۆپەکەتانە بە کۆنتترۆل S واتە سەیفیکەن لە لای خۆتان بۆی بمێنێتەوە. من وەکو خۆم هەر فۆرمێکم پڕ کردوتەوە سیفم کردووە لە لای خۆم هەڵم گرتووە بۆ ئەگەر خوا نەخواستە کێشەیەکە بێت ئەو کاتە ئێمە بەڵگەیەکمان لە لابێکە ئەم فۆرمە نێردراوە پڕکراوەتەوە. تابین جەمال ئەڵێت بایۆلۆجی زانکۆی راپەڕین چەند وەری دەگرێت؟ بایۆلۆجی راپەڕین بەشێکی زۆر نوێیە و ئەم ساڵ بە نوێی دووبارە ئەکرێتەوە تەوەقعی 2 دەرەجە خوار با بڵێن ئەوەی لێکەین کە زانستی تاقیگەی پزیشکی چکە لەبەر خاطر ئەو داخراکاتی خۆی و ئەویش ئەگەر هەڵە نەبم بەشی زانستی تاقیگەی پزیشکی 95 وەرگرتووە ئەوە ئەلبەتە گشتیە وەکو وتمان
تۆ بڵێ 91 وەرگرتووە ئەوی شەر لەو دەورانە شتێک کەمتر حساب بکرێت. شارە زۆرڵی ئایا کۆلێجی پەروەردی بنەڕەت کۆمەڵایەتی لە زانکۆی هەڵەبجە باشترە یان پەیمانگەی تەکنیکی هەڵەبجە کارژێڕی کار باشترە؟ زۆر دڵم نازانم کامیان هەڵبژێم ئەگەر بکرێت ڕوونکردنەوەی زیاتر بدەیت. بەڕێزم پەروەردەی بنەڕەت کۆمەڵایەتی بەشێکی زۆر باشە. باشەکەی لەوەیە تۆ لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی تێکەڵاوبوون و ئاشنابوون لەگە خەڵکەوە ئەتوانی کێشەکانیان شتەکانیان حەڵکەین. وڵا جەماعەت بەخەبەر هاتوو یەک سەرەتی درەنگە ئینشاڵڵا ئەمش ئەوم بە هەلزانی بەخوا دیاربووی ڕۆ زۆر ماندوو بووە. بەڕێزم وەکووتمان بەشێکی زۆر باشە، کارژێڕی کاریش بەشێکی باشە، بەڵام وەکووتم ئێمە کێشەمان لەگەڵ ئەم ڕۆژگارەیە هەیە بەڕاستی کە هەموو شتەکانیان تێکداوە. کاکە ژیارەڵەیە حەز دەکەم منیش حەز دەکەم لایف بکەنەوە، ئینشاءڵڵا هەوڵەدەین کە لایف بکەینەوە. ئەیتر با بڕێنە سەر ئەوانەی دیکە هەوڵدەم بەم 4 دقەی کە ماوما تا 10 جارێک لەگەڵ ساعت و چارەشێک بخایێنێ لایڤەکەمان. کاکە موڕات کۆچەر ئەڵێ زۆر سوپاس مامۆستا، زۆر ماندووی بە ئێمەوە، ئێمە لە خزمەتان کاکە موڕات، خزمەتانەکەین. ئەم هەفتەیە گەر ئێمە ماندوو بین دواتر مەجالی ئیسراحەتمان هەیە، گرنگەوەی ئێوە بتوانن بە دڵنیایی بە ئارامی بە زانیاریی باشەوە فۆرمەکانی زانکۆڵاینتان پڕکەنەوە. ئەزیزانم مام هۆم ئەپرسێت مامۆستا من 97.2 هەیە، ئایا تۆ سەیدەلەم وەردەگرێت یان بەشی سەرکردن دهۆک وەرم دەگرێت؟ من خۆم سەر بە پارێزگای هەولێرم. بەڕێزم سەیدەلە لێتەوە نزیکە زیاتر بە پاڕالێلەکەشی احتیمالی وەرگرتنت زۆرە، هەرچەنێ بە بەیانیانەکەش احتیمالێک هەیە، بەڵام احتیمالێکی تۆزێک لاوازە. سەبارەت بە سەرکردنی شەڵا وەرتەگرێت کێشەی نییە. ئەگەر هەڵە نەبم بەشە پزیشکەکانمان کردووە با تەماشایەکشی بکەین بۆ دڵنیایی بەڕێزت. زانستی سەرکردن 96 بۆ دەرەوە وەرگرتووە، واتە بەڕێزت بە نمرە و نیوێک نمرە 1.2 لەسەروی ئەوەوەی. هەیە من بەکرەڵێ مامۆستا دەرەجەم 80.28 ئەگەر بڕۆمە پەیمانگەی دەرمانسازی بە ئەهلی دوای تەواوبوونم لە پەیمانگە حەز بکەم بڕۆمە کۆلێژەکەی، بەڵێ ئەتوانێت کێشە نییە. مەبەستم لە دکتۆری بەنج چ پەیوەندیەکی بەشیکاری نەخۆشیەکان هەیە؟ واتە بەشی سڕکەر پارالێلی لە هەولێر هەیە؟ نەخێر نیەتی بەڕێزم. مەبەستم کە باسی پارالێلم کرد وتم شیکاری لە هەولێر 3 ملیۆن وەرگرێت کە کۆلێژە، ئەوانیش هەمان ئاستن، واتە ئەوانیش زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانین و لە زانکۆی تەکنیک بڵێن لە کۆلێژی تەکنیکی تەندروستی پزیشکی سلێمانی ئەوانیش با بڵێن وەکو ئێمن هەمان شەهادە و هەمان خوێندن و هەمان کۆلێژن. بۆیە باسی ئەو دوانم بەیەکەوە کرد، ئەگەر نهیت ڕەبتیشیان بەیەکەوە نییە. شۆخان خان لە چوو کۆمنتی بەڕێزمان باز داوە داوای لێبر نەکەین لە دقەی 9 چارێک. وڵات شۆخان خان من هەست دەکەم کۆمنتێک یان دوانی بەڕێستم جواب داوەتەوە، ئەگەر دانەیەکشم بەجێهێشتووە گەردەنمان ئازاکە قسووریمان عەفووکە. بەڕاستی بمانبوورە ڕەنگە ئیتر زۆر ماندووین بەخوای چاوم بەتەواتی هەڵنایەت، ڕەنگە لە لایڤەکە هەستان پێکرد بێت. ئەگەر شتێک ئەپەڕێنین ئەگەر کەم و کورتیەکمانەیە لێمان ببورن بەڵێنە دێن ئینشاءڵڵا بەپێی توانای خۆمان، چکە بەڕاستی بەخوای من لە 8:30 بەیانیەوە لەسەر لاپتۆپ بوومە هەتاکو ساعت 7:30 ئێوارە. ئێسەش لە لایڤەکەی لەگەڵ ئێوەی بەڕێزم جارێت کاڵێمەوە من ئەو بۆ منت ناڵێم، تەنها خۆشەویستیم بۆ ئێوە هەیە، بەڵام بەخوای زۆر ماندووین، ئینسانین هەڵاکەین گەردنمان ئازاکەن ئەگەر کەم و کورتێکمان نەبێ. بە دەرەجەی پۆلی 6 وەردەگیرەمیان بە دەرەجەی پەیمانگە؟ بەڕێزم دەرەجەی پۆلی 6 حیسابەکرێت. هەندێک جاریش هەندێک زانکۆ هەیە 3 دەرەجە بۆ پەیمانگاکەت حیسابەکەن، واتاگە کۆنمرێت 82 بێ ئەیکەن بە 85. ئاگادار بە لە هەندێک زانکۆ ئەواکرێت، لە هەمووی ناکرێ.
ئەگەر هەڵە نەبم لە زانکۆی کتاب لە پردێ ئەو شتاکرێت. ژیار عرفانەڵێ خوا ئاگادارتان بێت من ئێستا دەچم فۆرمەکەم پڕ دەکەمەوە ئێمە شەڵین خوا ئاگاداری بەڕێزت بێ و هیوایەتەکان و ئاواتەکانت بێتە دی. ئیلهام سەلامە ئەڵێت یا ڕەبی سەرفرازی دنیا و قیامەت بن. سوپاس دادەی بەڕێزم ئینشەڵڵا لەگەڵ ئێوە و هەموو ئەوانەی کە گوێیان لێمانە. محەممەد مابس ئەڵێ جوابت نەدەما بۆچی بەشی کارەبان نەماوە بە داوای لێبوردنەوە. کاکە محەممەدجان وەڵامم دایتەوە وتم لەبەر ئەوەی نوێکاری کراوە لە کۆلێژی تەکنەلۆژی هەولێرا قسمەکان گۆڕانکاری بەسەر هاتووە کارەبایان داخستووە کۆمەڵە قسمی تازیان کردوتەوە بەشی کارەبا ساڵانێکە هەیە دیارە پێیان وە بووە کە دەرچووی زۆرە بۆیە هەندێک بەشی تازیان دروست کردووە هەروەکو ئەبینن لە شێخان شیکاری داخراکرا بە پەرستاری لەوانەیە لە ساڵانی داهاتوە ئەو شتانە زۆر ڕوو بدات بەشەکان بگۆڕدرێن یا شتێکی تر. مامۆستا پەیمانگەی تیشت بۆ هەلیکار وەڵاهی یەکەوێتە سەر خۆت وەکوتت لەبەر لە حکومی تایناتمان نییە بۆیە تۆزێک زەحمەتە بەڕاستی. مامۆستا یان بەشی تەکنۆلۆژیای زانیاری کامیان باشە ببوورە ئەوە یەکەم دەرنەچووە. ئەکید ئەوەی کە بەدڵی خۆتەوە لە کۆنمرەکەتەوە نزیکە لە نیاخانی شەڵا دێتەوە. کاکە هاوار عەزیز ئەڵێ مامۆستا یان بەشی تەکنۆلۆژیای زانیاری کامیان باشترە ببوورە لەوەی بەشیەکە من نەنووسیوە نازانم بەڕاستی مەبەست لە نێوان چ بەشێکایە. پەیوەند ئەڵێ مامۆستا ئێستا من زۆر دەرەجەی بەرزتر لەوی خۆم داناوە بۆیە یان ناوم نایەتەوە یان لە پزیشکیەکانە بێتەوە کە نزیک دەرەجەکەمە باشە بەڕێزم. ئەگەر مەبەست ئەو بێت تەنها لەو شوێنە بێتەوە بەڵێ هیچ کێشەیەکت نابێ ئینشەڵا دێتیشەوە بەڵام کۆنمرەکەت خۆزگە بنووسایە و ئەو بەشەکانی سەرتاشت بنووسە ئینشەڵا لە لایڤی داهاتووە چکە بەڕاستی کاتەکەمان تەواو بوو هیوادارم بمبورن ڕەنگە نەتوانم زیاتر لەگەڵتانە بمێنەوە چکە بەڕاستی سێ فۆرمم ماوە بۆ ئیمشە پڕی بکەمەوە و فۆرمی چەند بەڕێزێکم هەیە ئەبێ بیان نێرم چکە ئەوان بە ئامانەتەوە لە لای مندایان ناوە ئەوە چەند فۆرمێکشێ ئەبێ ڕیزبەندیەکانیان ببینم بۆیە زۆر داوای لێبوردنەکەم گردنم ئازاکەن ئەگەر لە ماوەی ئەم هەفتەیە نەمتوانی بێوەکو پێویست خزمەتتان کەم بەڵام بڕوا بکەن لەبەر سەر قاڵیم بە ئیشوکارەکانەوە بە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاینەوە ئەوانەی سەردانیان کردی بێتین ئەزانن کە چەنێ سەرمان قەرەباڵغ بووە مەشغوڵ بووینە جاری کە داوای گردن ئازایەکەین ئینشەڵڵا هەمووتان سەرفراز ساغ و سەلامەت هەموو ئاواتەکانتان بەدی هاتووە ئینشەڵڵا و لە یادتان نەچێ سبەی شەو ئینشەڵڵا بە پشتیوانی خوای گەورە ئەگەر ماین ئەوە لە ئینستاگرامە لایڤێکتان بۆکەینەوە کە ئاخر ڕۆژە تقریبەن چکە بۆ ڕۆژی شەممە تەنا خۆکۆکردنەوە و نردنی هەموو شتەکانە بڕیاری کۆتاییە ئینشەڵڵا بۆیە لەگەڵتان نابین تا دواترکە هەوڵەدین لە ڕۆژی شەممەش ئەگەر پێمان کرا هەرچەندە کاریگەریی وای نامێنێت بەڵام ئەگەر کاتمان هەبوو با نەبێتە بەڵێن لەسەرمان هەوڵەدین شەممە شتێک بکەین بەڵام بۆ سبەینی حاضر بن لە ئینستاگرام بە پشتیوانی خوای گەورە هەوڵەدەین لە کاتژمێر 9 شەو ئەوانەی کە ئینستاگراممانیان تا ئێستا فۆلۆ نەکردووە هەر لە کەناڵەکەمانە هەیە فۆلۆی بکەن بۆ ئەوەی لەوێ ناشە بتوانن لەگەڵمانە بن و زۆر زۆر سوپاسی ئەو یارمەتیەتانەکەم کە ئیمڕۆ پرسیاری دووبارە نەبوو ئیمڕۆکە زۆر بە باشی توانیمان کۆنتترۆڵی بابەتەکان بکەین زۆرترین پرسیار جواب بدەینەوە یاخوا دەستان خۆش بێ قەلبتان ساغ بێ ئاواتەکانتان بەدی هاتبێ کە یەکترێ بینینەوە ئینشاءڵڵا هەمومان بەیەکەوە بتوانین شتێک بکەین کە هەموو لایەک سود و قازانجیە بێت. الحەمدوللا کە خەسرەویش بە خەبەر هات سپاس بۆ ئێوەش سڵاوی ئەویشتان پێگەێنم چکە دەموچاوی خەواڵووە و هێشتا ئەو کەتنەی لێ نازانێت چی ڕوویداوە کە من
چۆن کامیرەم سوڕاندەوە بە خەوتوی پیشانی ئێوەم داوە لەبەرەوە بمبورن ئەگەر سبێنێ سەر و چاوم شکا بوو ئەو بزانن خەتا لە کاک خەسرۆیە پێتان ئەڵێم سەرکەوتوو بن وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵا وبەرەکات ئینشاءڵڵا هەمووتان ساغ و سەلامەتە بن یا ئەڵڵا پایان دادن لێدەم